نەتەوەی کورد لە مێژوێکی زۆر کۆنی چەند سە ساڵەوە داگیرکەران تەعەدایان لێ کردووە، سنووریان بەزانووە، گەورە پیاوانیان هەڵواسیوە، گەورە پیاوان لە دەستیان ڕای کردووە خۆی شاردوتەوە، زۆریان لە تاراوگە و غەریبایەتی و داماویە سەریشان ناوەتەوە هەتا هاتوۆتە ئەم ڕۆژەی ئێستا. ئەڵبەتە تورکیا مەبەستی خۆی زۆرە، هەل لە ویلایەتی مووسڵەوە کە تەما حکایەتی تا ئەگا بە خاکی کوردستان کە ئەم تەعەدایانە ئەکا، ئەمەش هەمووی لاوازی حکومەتی هەرێمی ئێمەیە و بە تایبەتی دوو حیزبی دەسەڵات کە هیچ هەڵوێستەشیان نییە بەرامبەر بەو داگیرکاریە. ئەو قەسبەی کە ئەکرێ، ئەو هەموو درەخت و باخ و ڕەزا ئەسووتەیە، ئەو هەموو ئاژەڵی کە سەروەتێکی نیشتیمانیمانە بە قەسبێک بەجارێ 50 تا 100 سەرحەیوان لەوێ ئەکەوێ یەکێک نییە بڵێ بۆچی معنای لاوازیمان ئەگەێنێ، ناهێزیمان ئەگەێنێ، ناتەباییمان ئەگەێنێ، تەنیا مەبەست کۆکردنەوەی پول و پارەی گەورە لێپرساوەرامان ئەگەێنێ بۆی کە هەر ئەوان پارێزگاری لە دەسەڵات و کورسی و پارە و سەروەت و سامانی خۆیان بکەن. ئێستا چی ئەگوزرە با بگوزرێ؟ بە یەکێتی هەیە، بە پیاوی دڵسۆز هەیە کە بیبا بەڕێوە نیشتیمان پەرۆرێکی ڕاستەقینە بێت، دوور بێت لە خۆشەویستی کورسی و پلە و پایە و بەرژەوەندی بنەماڵەچێتی و ئەم جۆرە شتانە پارێزگار و بەرگری کەر بێت لە مافی نەتەوەکەی بەڕاستی شەو ڕۆژ بخاتە سەر یەک، نەیە لە کەس تەعەدا لێ بکە، هەچ کەسە بیکا بە هەڵالی لە دەروەی وڵات لە ناوەی وڵات. کەسانێکی زۆرمان هەن لە دەروەی وڵات ئەگەر حیزبێکی منەظەمی ڕێک و پێک هەبێ ئەوانە بکە، ئەوانە دەست ئیشان پێ ئەکرێ، ئەتوانن بچنە سەر سەفارەتەکان، ئەتوانن بچنە بەردەمی بینایی نەتەوە یەکگرتوەکانیش، لەوێ ئازادی ئەو شتانە هەیە. بەڵام هیچ شتێنێ لێ تەنانەت لە ئەوروپاش هەر بە بیرێکی تەسکی حیزبایەتی ئیش ئەکرێ بە ئارەزوو بە مەجاز. تورکیا یەکێکە لەو دەوڵەتە داگیرکەرانەی کە مێژوویەکی بۆگەنی هەیە، بە درێژایی مێژووی خۆی لە دەوڵەتی عوسمانیەوە تا ئێستا تورکیا ڕەگەزپەرستترین دەوڵەت بووە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە. ئەمە قسەی من نییە، مێژوواڵێ، من تەنها وەکو بیرخستنەوەی ئەڵێمەوە. بەرنامەیەکی فراوانی هەیە ئەم ئەردۆگانەی ئێستا ئەوێ دەوڵەتی بەناو عوسمانی زیندوو بکاتەوە کە لە ڕێکەوتنامەکانی دوای جەنگی جیهانی یەکەمەوە تا ئێستا ئەوێ پیا بچێتەوە و ویلایەتی مووسڵ کە پێکات بوو لە هەرێمی کوردستانی ئێستا بخاتەوە ژێر دەسەڵاتی خۆی. ئەمەش حتمەن بۆی ناچێتە سەر ئەگەر کورد پشتیوانی نەکا. ئێستا ئەم هەڵمەتەی کە دەستی پێکردووە لە ڕاستیا خۆی دژی کووردە و بۆ تازەکردنەوە و بۆ نوێکردنەوە و جێبەجێکردنی پلانە گڵاوەکانی لە مێژینەیەتی دژ بە کورد و دژ بە ناوچەکەش و بزات دژ بە هەرێمی کوردستان. دیارە دەوڵەتی تورک بە پشتیوانی کورد و جاشە کوردەکان و خۆفرۆشە کوردەکان و هەندێک لە حیزبە کوردیەکان ئەم پلانە گڵاوەیان ئێستا جێبەجێ ئەەکەن. ئەوەی کورد بێ، ئەوەی ڕازگۆ بێ، ئەوەی نیشتیمان پەروەر بێ، لە ئێستاە ئەبێ هەڵوێستی دژ بەم داگیرکاریەی تورک بنوێنێ، چونکە بە ئاشکرا دیارە پلانەکەی بۆ لە ناوبردنی کووردە و بۆ داگیرکاری سەرتاسەری هەرێمی کوردستانە و لە ناوبردنی ئەم کیانە پچکۆلەیی کە ئێستا هەیە بەداخەوە بە هەموو کەم و کوڕیەکانیەوە. ئەمە کیانێکی کووردە پاش قوربانیدان و خەبات و تێپەڕینی دەیان ویا سەدان ساڵ بەسەر خوێن ڕشتنی کورد بۆ بەدەستێنانی ئەم کیانە، ئەوە ئێستا هەر بەدەستی حیزبی کوردی بە پشتیوانی حیزبی کوردی هەموو حیزبەکانە بەداخەوانەیە. تورکیا ئەمە ئیشی یەکەم جار و دووەم جار و چەندین جاری تریشی نییە، ساڵانە چەندین جار
ئەمە دووبارە ئاکاتەوانێ هۆکارەکەشی حکوومەت یاریمی کوردستانە کە هەمیشە ڕێخۆشکەر بووە بۆ ئەوی ئەوان بەو شێوەیە بە ئارزی خۆیان هەرچیشیان بوێ لە ناوچە سنوورەکان یاریمی کوردستان نەبیکەن ئەبێ حکوومەت یاریمی کوردستان هەڵوێستی جددی هەبێت لەم بارەیەوانێ خاڵێک سنوورێک دابنێ بۆ ئەمە کە نەتوانن جارێکێتی بەو شێ بە ئارزی خۆیان پێشەرکاریکەن و بە ئارزی خۆیان تەراتێرکەن لە خەشی کوردستانە بۆیە هۆکاری سەرکێکی ئەوان کە ئەم ناوچانە بردومانەکەن کە ساڵانە هەچ کاتێک بیانێ بە ئارزی خۆیان هۆکاری سەرکێکی حکوومەت یاریمی کوردستانە کە هیچ کاتێک نەیتوانێت هەڵوێستی جددی لەم بارەیە هەبێ بۆیە ئەوان بە ئارزی خۆیان هەچ کاتێک هەرچیشیان بێ لە هەر شوێنەکەیکەن ئامانجی تویشە لە باشووری کوردستان ئەوەیە ئەو ئەگەر بۆ نمونە ئەو تۆزی کە ئێستا ماوەتوانێت ئەگەر ئەو تۆزەش ڕێگەی بۆ خۆشکەیت و بۆشتکەی ئەو لە مەناعەتی نییە لە خیلالی 24 ساعات 48 ساعتە دەستگیرە بە تای دەستگیرە بەسەر تایی هەرێمی کوردستانە چونکە ئەوان لە لێدوانەکانیان تا ئێستا چەندان بەرپرسەکانیشان چەندین جارتوانە هەندێک شوێنی کوردستانەیە مڵکی تورکیا بێ بگەڕێتوانە سەر تورکیا کە لە ئەزەڵی شاشتیوانی و ئەو شوێنانە هەمی کورد و کوردستانی بوون ئەوان لە خۆیان بخۆیان تەوافقی ژێر بە ژێر یاخود بە ئاشکرا هەیەە لە بواری نەوت و شتەکانی ترا ئەمە ئەوە ناگەینێت کە ئەوان بە ئارەزی خۆیان بێن بەردومانی هەرێمی کوردستان کە نەمەچێک ئەمان ڕێکەوتنێکی چەند ساڵیان هەیە لەگەڵ ئەمانیان تاوافقیان یان خود بە هاوپەیمانی خۆیان نەمزانن نەخێری قەشتی وانە چونکە ئەگەر هەرێمی کوردستان توی ئێران بە هاوپەیمانی خۆی ئەزانێ بۆچی هەمیشە بردومانی ناوچەکانی و خاکەکەی کات ئەگەر نا بۆچی پێیان ناڵێن ئیتر بەسە ئێوە هاوپەیمانی ئێمن بۆ بە ئارەزی خۆتان ساڵانە و مانگانە و ڕۆژانە هەچ کاتێ پێتان خۆش و بردومانی ناوچەکانی ماکەن ئەگەر ڕێکەوتنێکی شەیە لەگەڵ ئەوانە پێویستە ئەم ڕێکەوتنە شەر نەمێنێ بۆیت سنوورێکیان بۆ دابنێن و ناتوانن جارێکێتی بەو شێوە هەرچی کیانویست لە خاکی کوردستان نەبیکەن